لە ڕۆژانی نزیک بوونەوە لە دەنگدانی ساڵی 2020 زۆربەی ئەمریکیەکان لەسەر ئەو باوەڕان کە ئەمە گرنگترین دەنگدان لە مێژووی ئەمریکایە. لایەنگەرانی هەردوو حزب سیاسیەکە ئەم دەنگدانەیان زۆر بەلاوە گرنگە. چەند ڕۆژ بەر لە 3 نۆڤامبر کە ڕۆژی دەنگدانە زیاتر لە 70 میلیۆن دەنگ دراوە. 2 لەسەر 3 ئەمریکیەکان دەنگیان بە ڕێگای پۆستەوە داوە، بەشێکیش پێشەوەخت چوونەتە بنکەکانی دەنگدان. ئەو دژی لە باربردنی منداڵ و لایەنگری ئازادی چەکە. ئێمە دەمانەوێت چەکەکانمان بپارێزین. ئەو لایەنگری کەمترکردنەوەی دەسەڵاتی حکومەتە. ئەوەشمان بۆ ڕوون بۆتەوە کە لە ماوەی 4 ساڵی سەرۆکایەتی ئەودا هێندەی 12 ساڵی سەرۆکایەتی لیبراڵەکان کار کراوە. ئەم دەنگدانەیە جارەیەکێکە لە هەرە گرنگترین دەنگدانەکان. دەزانی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ئێمە تووشی زۆر کۆست و تەگەرە بووین. ئێستاش کاتی ئەوەیە کە بەرەو پێشەوە هەنگاو بنین تاوەکو بگەڕینەوە بەرەو ئاسایی بوونەوە. من دڵە خوڕپەیەکی زۆرم هەیە بۆ ئەو دەنگدانە و بەبێ هۆنیگەران نیم، بەڵام پێم وایە یەکجار زۆر گرینگە هەموو کەسێک دەنگ بدات، هەر بۆیە زۆر هەستیارە. بەشێکی زۆری دەنگدەران دەڵێن هەوڵ دەدەن نەچنە شوێنێکی قەرەباڵغ لە کاتێکدا ئەم ئاخر هەفتەیە چاوەڕوان دەکرێت کە ببێتە سەر قاڵترین دەنگدانی پێشەوەخت. من باوەڕێکی زۆرم بە وڵاتی ئەمریکا هەیە و ئەو بایەخانی ئەمریکا نوێنەرایەتیان دەکات. من باوەڕم بە جەڕنامەی سربەخۆیی و بە یاسای بنەڕەتی هەیە بە شێوەی ئەمریکایی، چۆن لە بنەڕەتدا داکۆکی لەسەر مافی خەڵک دەکات و بە شێوەیەکی زۆر ئاشکرا حکومەت لە ئاسی خوارەوەی خەڵکدا دەبینێت. بە باوەڕی من ئەوەش یەکجار گرنگە و ئەوەش هۆکاری سەرەکی منە بۆ کۆماری خوازبوونم، چونکە ئێمە هەمیشە خەڵک لە سەروی حکومەتەوە دەبینین. دەنگدەران لۆ باوەڕدان کە ئابووری پەتاو ژینگە گرنگترین کێشەکانن. ئێمە دەبێ باشتر ئاگامان لە خۆمان بێت و لە نێوان خۆماندا و لەگەڵ خەڵکانی وڵاتانی تر پەیوەندیکی باشترمان هەبێت و زۆر شێوازی جیاواز هەیە بۆ ئەوەی بتوانین ئەوە بە ئەنجام بگێنین. بەڵام هەموو ئەوانە زیاتر پەیوەندی بە سیاسەت و یاسادانانەوە هەیە. مەبەستم ئەوەیە کە خەڵک دەتوانن گۆڕان پێک بهێنن و یارمەتی یەکتر بدەن. بەڵام ئێمە هەروەها پێویستمان بەوەیە کە دامەزراوەکان بگۆڕین و ئەوەش پێویستی بەشتی زیاتر هەیە، وەک گۆڕینی شێواز و ڕوانینمان و گۆڕینی ئەو یاسا و سیاسەتانەی کە جێبەجێ دەکرێن، بۆ نمونە سڕینەوەی ڕەگەزپەرستی لە ناو دامەزراوەکاندا. ئەگەر چی ڕاپرسیە نیشتمانیەکان دەری دەخەن کە جۆ بایدن جێگەر سەرۆکی پێشوو لە هێڵی پێشەوەی ئەم کێبەرکەیەدایە، هەردوو حزبە سیاسەکان زۆر بە گۆڕ بەردەوامن لە هەڵمەتی کەمپینی سەرۆکایەتیدا. لەم هەڵبژاردنەدا دەنگدادن بەڕاورد بە هەڵبژاردننی ڕابردوو زیای کردووە. ئاوا هۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.